20 ساڵ لەمە و پێشوو لە وەها ڕۆژێکدا کۆماری ئیسلامی ئێران جارێکی تر جینایەتکاری و تێرۆریست بوونی خۆی بە جیهان سەلماند. ڕێکەوتی هەفتەی سەرماوەزی ساڵی 1976 تاوی کۆماری تێرۆریست پەروەری ئیسلامی ئێران چیەتی ڕاستەقینەی خۆی جارێکی دیکە پیشانی هەموو خەڵکی جیهاندا و سەلماندی کە ماکەی سەرەکی تیرۆر. لەم جینایەتەدا کە لە نزیک شارۆچکەی دووکان و دەواازەی شاری کۆی کوردستانی باشوور ڕوویدا، کۆماری ئاخوندی توانی چەند تێکۆشەری دیاری نێو بزوتنەوەی ڕەوای گەلەکەمان تیرۆر بکات کە بریتی بوون لە شەهید مەنسوور فەتاحی ناسراو بە مەنسوور ڕەشە هەورامی ئەندامی کومیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران، شەهید مەنسوور ناسری کادری لێوەشاوەی حزب و جێگری کومیتەی ناوەندی، شەهید ساماڵ ئیسماعیلی بەرپرسی کومیتەی بانە، شەهید ڕەفعەت حەسەینی و شەهید یەدوڵڵا شیرین سوخەند و پێشمەرگەی بە وەج و وەفاداری حزب. ئەم کاروانە لە تێکۆشەرانی دموکرات لەو ڕۆژەدا لە شاری سلەیمانیەوە بەرەو کۆیەوە ڕێکەوتبوون تاکو لە دوایین کۆبوونەوەی کومیتەی ناوەندی پێش لە کۆنگرەی 11هەمی حزب بەشداری بکەن کە لە نێزیک شارۆچکەی دووکان کەوتنە بۆسەی سەگدارەکانی قەرارگای ڕەمەزانی سوپای پاسداران و فەرماندە قارەمانەکەی دموکرات لە نێو ماشینەوە لیان دێتە دەست و هێرشەکەیان پوچەڵ دەکاتەوە. بازەکەی کۆساڵان بۆسەکەی تێکشکاند و تیرۆریستانی تارانی تاراند و دەستی بەسەر ماشینێکی سوپای پاسداران داگرت کە بەڵگەیەکی زۆر و گرنگی لە خەیانەت و پیلانجێڕی تێدا بوو. بەداخەوە مەنسوور فەتاحی لەم نێوانەدا پێکراو لە ڕێگای گەیشتن بە نەخۆشخانە شەهید بوو. کاتێکا کۆماری ئیسلامی لەم پیلانجێڕیەدا شکستی خوارد، هاوڕێی مەنسووری ناسری بە ماشینێکی دیکەی حزب بەرەو شاری کۆیەوە ڕێکەوت و لەبەر بازگەی دەواازەی کۆیەدا وەک جاران بۆ لێپرسینەوە ڕاوەستان کە لەوێشدا تووشی تاوانکاریەکی دیکە بوون و لە نێو بازگەکەەوە دەستڕێژی خەیانەت لە مەنسووری ناسری کرا و هاوڕێ لەگەڵ سێ کادر و پێشمەرگەی هاوڕێی شەهید کران. ئەوەی کە ڕوونا پاش تێپەڕینی 20 ساڵ بەسەر ئەم جینایەتە سامناکەدا لە هیچ دادگایەکی دارپەروەرانە بکەران و بڕیاردەرانی تیرۆرەکە دادگایی نەکراون، بەڵام لە دادگای ویژدانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستاندا جینایەتکاران و دەست و پەیوەندیەکانی ڕێژیم بۆ ئەنجامدانی ئەم تیرۆرە ناسێنراون و ئەوەی کە بۆیان ماوەتەوە ڕووڕەشیە لە ئاست میلەت و نەتەوەکەیان.